قوبانی هیرو غمگینه دشاوی تهلاش بخوینه هسر تاوان ده بارینه آخ قوبانی ئیرۆ کۆبانێ خەمگین نییە. گیانی خوێناوی کۆبانێش بوو بە داستانێک و بە خوێنی دایان شەڕوان لە مێژووی کورد و مرۆڤایەتیدا نووسرا. شاری کۆبانێ ڕۆژاوای کوردستان لە ماوەی 143 ڕۆژی بەرخۆدانیدا لە دژی داعش بە دایان چیرۆکی سەرنجڕاکێشی لە دوای خۆی بەجێهێشت و ناوی دایان شەڕوانی وەکو پاڵەوان لە ئاسمانی کۆبانێ بوون بە سێبەر بۆ پشودانی نەوەی داهاتوو. کۆبانێ سەربلندە برا دنیاوی ببینە گەلێک کۆبانێ ئەم موسا و گەنجارەش تاڵای خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بە قەناز بەدەستی کۆبانێ ناسراوە پێش شەهیدبوونی ئاژانسی فرانس پرێز دیدارێکی لەگەڵ ئەنجام داوە. موسا چیرۆک و نهێنیەکانی پشت قەناسەکەی دەستی بۆ ئاژانسەکە باس کردووە و تێیدا دەڵێت بەدەیان کیلۆمەتری بڕیوە تا چەکدارانی داعش بکاتە ئامانجی قەناسەکەی. قەناز بەدەستەکەی کۆبانێ ئاماژە بۆ ئەوەش دەکات ناوبراو لەگەڵ هاوڕێ قەناز بەدەستەکانی بۆ ماوەی 4 مانگ لە نێوان خان و ڕووخاوەکانی کۆبانێدا ماونەتەوە بۆ بەرگریکردن لەو شارە. بەبیرم نایەت تەنانەت یەک فیشێکیشم بە فێڕۆچوو بێت. هەموو ئامانجەکانم پێکاوە. لە کاتی بەفر و باران زیاتر دژمنەکانم پێکاوە. موساوەها دەڵێت. بەرگریکردن لە شاری کۆبانێ بە تەنیا ئەرکی پیاوەکان نەبوو، بەڵکوشان بەشانی پیاوان سەدان شەڕوانی ژن و کچ دژی چەکدارانی داعش دەجەنگان. ئەو کارەی کە کاریگەری لەسەر ئەو بەجێهێشت هەڵوێستی هاوڕێیەکی بوو بە ناوی چاوەڕەش. ئەو سەرەڕای برینداربوونیشی ئامادە نەبوو بچێتە نەخۆشخانە و برینەکانی تیمار بکرێن. بۆیە بڕیاریدا بۆ بەرگریکردن لە کۆبانێ ئامادەی هەر کارێک بێت، تەنانەت کوشتنی خۆشی. ئارین میرکان پێش شەهیدبوونی وایوت. أصلا أما مساجك يعني رحك بعد خذ جسارتك ولو مانج تقدر بيجي يعني بس أو هوا بس حيكي طويج الشاركة تدوي بالدور بوا أو شو ئارین میرکان ئەو کچەی کە بەرپرسی یەکەیەکی شەڕوانان بوو لە کۆبانێ 2 ساڵ پێش ئێستا دوای شەڕێکی قورس لەگەڵ داعش لە کۆتا ساتەکانی خۆی لە نێو ژمارەیەک چەکداری داعشدا تەقاندەوە. ئاگری جەستەشی بووە ڕووناکێک بۆ شەڕوانان و هێزی زیاتریان پێدەبەخشێت. ئەم کارەشی دەبێتە سەرەتایەک بۆ تێکشکاندنی داعش لە گرێ مشتەنوورێ و کۆبانێ. جگە لەو ناوە دیارانەی شەڕی کۆبانێ ناوێکی دیکە کە پێویستە لەگەڵ ناوی کۆبانێ ئەو ناوەش لەبیر نەکرێت ئەویش بێریڤان ساسۆن کچە شەڕوانێکی دیکەیە کە پێش چەند ڕۆژێک پێش خۆکوشتنی بە تەلەڤیزیۆنی BBC وتبوو باش ژیانی ئەو بە گولەیەکی دەستی کۆتایی بێت بەڵام ئامادە نییە بەیەسیری بکەوێتە دەستی داعش. کاتێک بێریڤان و 6 شەڕوانی دیکە دەکەونە بۆ سەیەکی چەکدارانی داعش پێکەوە بڕیار دەدەن تا کۆتە هەناسەیان شەڕ بکەن. دوای ئەوەی هاوڕێکانی بێریڤان یەک لە دوای یەک لە پاڵیدا شەهید دەبن و گولەی پێنامێنێت ڕووی دوا فیشێکی لە خۆ دەکات و بەڵێنەکەی دەباتە سەر و کۆتایی بە ژیانی خۆی دەهێنێت. چیرۆکی ئەو کەسانە کۆتایی هات بەڵام چیرۆکی کۆبانێ بەردەوامە. ناوی ئەو کەسانە شۆک و پاڵەوان لە پاڵ سەدان شەڕوانی دیکە بۆ هەتایە بە زیندوی دەمێننەوە. مراد سوورجی NRT